بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەم کاتان باش مۆشید برادۆستیم لە قەزاسی دەکانەوە ڕێژەی بارانبارین و ڕەوشی دەڤەرەکەتان بۆ دەخەمە ڕوو بەڵێ وەک پێشتر دەستگا کەشناسەکان ڕایانگەیاند کەەوە شەپۆلێکی چڕی بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەو شەپۆلە بارانبارینە لە ئێوارەی دوێنێ یەکشەمەوە سنووری قەزای سیدەکانی گرتوتەوە تا ئێستاش بارانبارین بەردەوامی هەیە بەڵێ هەرچەندە حکوومەتتی هەرێمی کوردستان بە مەبەستی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان ئەمڕۆ دووشەمەی لە سەرجەم ناوەندەکانی خوێندن فەرمانەکانی حکومی کردە پشووی فەرمی بەڵام لێرە لە قەزاسیدەکان سەرجەم دەستگا خزمەتگوزاری و فریاگوزاریەکان لە حاڵەتی ئەمەدەباشیدان وەک سەرۆکایەتی شارەوانی بەرگری شارستانی تیمەکانی تەندروستی بەمەبەستی پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان خراونەتە حاڵەتی ئامادەباشی بەڵێ تیمەکانی فریاگوزاری یاخود بڵێن خزمەتگوزاری سەرجەم ئەو شەقام و شوێنانیان بەسەر کردوتەوە کەەوە ئەگەری یان گومانی ئەوە هەیە کەەوە ئاوی لێ کۆ ببێتەوە وەکو زاری کرمانجی پەیوەندیمان بەو تیمانەوە کرد ڕایانگەاند کەەوە هیچ حاڵەتێکی نەخوازرا و یاخود ئەو بەرزبوونەوەیەک لە هیچ شەقام و شوێنێکی سیدەکان نەداوە لێرە شەقامەکان یاخود بڵێن دوکان و خانووی هاوڵاتیان ئەوە هیچ ئاو بەرزبوونەوەیەک یان گربوونەوەیکی ئاو ڕووی نەداوە بۆ ئەم مەبەستە زانیاری زیاتر لەبارەی ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو میوانێکم لەگەڵا بەڕێز عەبدوڕەحمان مستەفا بەرپرسی هۆبەی کشت و کاڵی قەزای سیدەکان ئەگەر بێتێرانە هاوکارم بیت لە دوێنێ تاکو ئەمڕۆ تقریبان 42 ملیم باران لە قەزای سیدەکان باریە بەراورد دەگەر پار ئەو وەختەی تقریبان 35 ملیم باری بوو ئەم ساڵ تاکو ئێستا 136 ملیم باران باریە لە سنووری سیدەکان تقریبان 1000 دوتیار هەیە کە کاری کشتتوکالی ئەەکەن و ئەم بارانە ئیسفادێکی زۆری هەیە لۆ چاندنی بەروبوومی زستانە وەکو گەرم و زۆ ئێستا ئەلحەمدوللا پەڵەکەتیا بۆ دوتیارەکان خەریکی داچانی گەرم و زۆنەوە تقریبان 5,000 دۆنم ئەکرێتە گەرم و زۆ ئەم بارانە جالەوەی کە سوودی هەیە لۆ چاندنی گەرم و زۆی دوتیارەکان و هەم سوودیشی هەیە لۆ زیادبوونی ئاو ڕووبار و کانیاوەکان